لهولێر فیلمی خەونی کورد جەنگیان ئاشتی نمایشکرا. ئەم فیلمە لە دوای ئەوەی کە لە چەندین فستیڤاڵدا بەشداری پێکرا لە دوجار لە شاری هەولێر ئەم فیلمە نمایشکرا. بەرهەمهێنەری فیلمەکە ئاماژەی بەوە کرد لە سۆنگەی هەستکردن بە خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان لە دوای 2 ساڵ ئەم فیلمەی بەرهەمهێنا. بەڵێ فیلمی خەونی کورد جەنگیان ئاشتی فیلمێکی دۆکومنتەریە ساڵی بەرهەمهێنانی 2015-2016 چکە فیلمە 2 ساڵی خایەن بەڕاستی هەتا کاری وێنەگرتنیتەوە بوو. پێیان فیلمەکە باز لە سەربەخۆبوونی کوردستان دەکات. بەخۆ دەزانی خەونی هەموو کوردێکە سەربەخۆبوونی کوردستان بەڕاستی و بەتایبەت دەرهێنەر کەیبەهار کە ماوەی 45 ساڵە لە دەرەوەی وڵات دەژی هەموو هەدەفێکی ئامانجێکی سەربەخۆبوونی کوردستانە لەسەر ئاستی جیهان. بەڵێ خۆشبەختانە خەڵاتی باشترین فیلمی دۆکومنتەری لە فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی وەرگرت و لە چەند تەلەڤیزیۆنێکی بیانیش نمایش کراوە. زۆر شادم کەوا بە ئازادی یادی نەورۆز دەکەینەوە بۆ بەڕێوەبردنی کەمپەینی سەربەخۆیی بۆ گەلەکەی. کەیبەهار فیلمکاری کوردی دانیشتووی هەندەران دەگەڕێتەوە کوردستان. بەڵام لەگەڵ هێرشی داعش و گۆڕانکاریە خێراکانی ناوچەکە ئایا خەونی سەربەخۆیی چی بەسەر دێت؟ ئەگەر نەتوانم جیهان بێنمە کوردستان، کاری من ئەوەیە کوردستان بەرم بۆ جیهان. سێ سوچکەکەی زەردەشتە بیری چاک وتەی چاک کردداری چاک.